يكم آيات لقرآن بيروزا كخواي تعالى داي بزان دسر بيغمر صلى الله عليه وسلم يكم آيات كبحياتي لهيج برنامجك لهيج دينيكي بيشوشا حتى بيش دسكاري كردنيشي هيج دينيك هيج برنامجك لسر كري زوية نهاتوا يكم وشي بإقراء دس بيبكا يكم وشا بلا بخونا زانياري بياكا يكم وشا اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم كاتي من أم آيات أخوانمه والله شرمزار أبم زور جار أم قسم كردوه يعني سر أخم أخوار يا ربي خوايت تو أم سورة مباركات كرد يكم سورة وأموش مباركانت كرد بيكموشا بو أمتي كأبي يستحى موسر زبيل علمي أو بهرمند بوايه بس بداخوا أجيناب أجر زانستو علم لولاته بوايه ولولاتاني تريشه بوايه يسا أبواء ما يابان بواين أبواء ما كوريا بواين أبواء ما ألمانيا بواين أبواء ما أمريكا بواين أما هي ما شايستي دينيكي باكا وكو إسلام چونك أو علم كأوان طبعا بشيك لعلميان بردو أوان علم دو بشا بشي دنياي وبشي ديني بشي دنياي بيشكوتن للعيني مادو بيداء كات يعني اوي كيسل اوروبا هي لبواري تكنولوجيا وبيشكوتن لو بوارا حضاريه كهيانا بلام اواني قورترين بشي النقصانك بشي لعيني الروحيكيه لعيني اخلاقيكيه لعيني تربويكيه اوان لو لانو سقوطيان كردوها بلام ايما هنديك لو لانو من ماوا هنديك اويش هنديك تحداك ملم هنديك وزدوباتش يكماو سيباتش يكماو لم كم يكو هنديك ما نماو لمكش بلام لم علمك يتر هر هيج مانية ايما ناتوانين درزيك دروز بكين ايما هيج شتيكي خومان اما يسأل بردمي من وتاري بيدم هر لم مايكا كان موا هر لم موبايلك وخطبكم تيانو سيوا هر لو بانكانو هر لو سبلتو هر لأوي لنا أمز قوتيها هي إيمانية هموي هي أولاتانا تاني كمسلماني ولاتاني إسلام هيج برهمي كان نية لبواري مادية سببكش بو چي أقريتو بو أو أقريتو كوا إيما بشتمان لديني خوا كردوا ديني خوا هر أول بي بو مزقود خو خلقێکی زۆر دێ بۆ مزگەوت بەس بڕۆ لە فەیسبووکەکانتانە ئەزانن کێ دینی خوای هەیە و کێ دینی نییە کاتێ پۆستێک ئەکرێ ئەو کاتە ئەبینی لە 195 گەنجی ئێمە مسلمان نییە بەس بەدەم مسلمان نییە مەبەستمەوە نییە شایەتمانی نییە نوێژ ناکە بەڵکو ئەخلاقی ئیسلامی تیان نییە هەشۆڕاوەتەوە ئەسڵەن بەدەمە پیسەکانیان بەدەسە پیسەکانیان بڕۆ تەماشای تیکتوک بکە بڕۆ تەماشای بەرنامەکانی تری ئەنتەرنێت بکە دەکەوێت کە ئێمە چەندێ مسلمانین هەر ئەخلاقی غەربیشمان نییە هەر ئەو ئێوانیش ئەخلاقمان نەماوە بۆیە ئێمە ئەوامان بەسەر هاتووە کە ئێمڕۆ بەسەرمانە هاتووە یەکەم ئاەت لە قورئانە ئیقرا بێ و ئومەتێکی نەخوێنەوار یەکەم سوورەت لە قورئانە تەئکید لەسەر علم بکاو ئومەتێکی نەزان و جاهیل ئومەتێک ستم زاڵە لە هەموو بوارێکە بەداخەوە خوای تەعالە سوورەتێک لە قورئانی ناوە نون والقلم وما يسطرون سوێنی پێخوا خوای تەعالە بە قەڵەم سوێنەخوا خوای تەعالە لەبەر گەورەیی لەبەر مبارەکی لەبەر عەزیمی قەڵەم لەبەر ئەو پێشکەوتنەی کە قەڵەم بەدەستی ئەهێنێ کوان ئەهلی قەڵەم یعنی خوێنەواری مەبەستم يعني علم ما بس مونيه تو بزاني ناو خود بنوسيه وكي خوێندەواری خوێنەواری ئەوەیە کە تۆ بتوانی مۆبایل دروستکەی کە تۆ بتوانی ئەنتەرنێت هەبێ بتوانی تەلەڤیزۆن دروستکەی بتوانی قەمەر سناعی دروستکەی بتوانی وڵات بگۆڕی بە کامل بتوانی نێلی زوڵم بمێنێ نێلی کەس حەقت بخوا نێلی کەس معاشەکەت دوا بخا یەک ڕۆژ یەک سانیە یەک سعات نێلی تو ئەگەر پیاو بی ئەگەر مسلمانێکی ڕاستەقی نەبی
ئەبێ مافی خۆت بە هیچ کەسێک نەدەی. ئێمە لە وڵاتی من نییە بەداخەوە هەموو خەڵکی پێویستیان بە عیلمە خۆشەویستەکانم حتا تەنانەت پێغەمبەرەکان. خوای تەعالا بە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە سورەتی طه ئاەتی 114 بە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم وقل ربي زدني علما، پەروەردگار علمم زیاد کە. یعنی خوا بە پێغەمبەر ئەفەرمێ یعنی پێغەمبەران و ئەفزەلەکەیان محەممەد المستەفا خوا پێ ئەفەرمێ داوا بکە لە خوا علمت زیاد کە. يعني لبر گرنگی علم، لبر مهمی علم، بەبێ علم هیچ ناکرێ خۆشەویستەکانم، بەبێ علم هیچ ناکرێ. وەکو علمی شوتمان دوو باڵە، باڵێکی دنیایی و کە بریتیە لەم علمانەی کە هەیە کە ئێمە بەس تەنها کتابەکانیان ئەناسین، فیزیا و کیمیا و هەندەسە و تەکنەلۆجیا و هەموو ئەو علمانەی کە هەموو دنیای وا پێشخست. ئێستا کابرایەک لەو پەڕی دنیا لەو ئەو پەڕی دنیا شتێک ئەکات لای تۆ لەناو مۆبایلەکەتە هەیە، ئەتوانێ هەزارەها کیلۆمتر لەگەڵ تۆ قسە بکە، سانیەیەک چرکەیەک فەرقی نییە. ئەمە علمە، ئەمە علمی دنیاییە، ئەمە پێشکەوتنە، ئەمە علمە کە تۆ تەیارە دروست بکەی، باخیرەی گەورە دروست بکەی، ئەمە علمە کە تۆ سیارەی ئاخر مۆدێلات، ئەمانە علمن، ئەمە علمە دنیایەکانن کە ئێمە هیچیمان نییە بەڕاستی. بەڵام لەو لاشەوە علمە دینیەکەش کە زۆر زۆر گرنگە وەکو باسمان کرد، ئەگەر ئیسە ئەوروپا یان غەرب یان وڵاتە پێشکەوتەکان توانیانە ئەمە بەکاربێنن، بەڵام ئێستا ملەتانی تری پێچەوسێننەوە. ئێستا سەر زەوی هەمووی بەدەستی ئەمریکاوە گیری کردووە. ئەمریکا دێ وەک شەترەنج ئەو خەڵکە ئەدا بەگژ یەکا بۆ ئەوەی ئەسلیحەکەی بخاتە قیمەتەوە. ئەو دێنێ و ئەدا لە ئەم دێنێ و ئەدا لە ئەو، یاری بە ئێرانەکە، یاری بە سووریا ئەکا، یاری بە یەمەن ئەکا، یاری بە سعودیا ئەکا، یاری بە لیبیا ئەکا، یاری بە ئەم دنیاە گشتی ئەکا. و ئەمە علمە پێشکەوتۆکەی ئەمریکایە کە بۆتە نەکبەتی بۆ مرۆڤایەتی، کە قومبەلە زەڕی دروست کرد هەموو مرۆڤایەتی لەناو بەرێ. ئەمە علمە، چونکە ئەوە بەشی ئەم لایەتی بەشی ئەم لای نییە. یعنی ئەو دوو باڵە نییە کە ئینسانی پێ ئەڕاتە ئاسمان و بەرز ئەبێتەوە، کە بەو دوو باڵە بە علم و بە دین، علمی دنیایی و علمی دینی، ئینسان ئەتوانێت بفڕێت لا سەنگ نەبێ، وەکو تەیرێکی جوان بفڕێت. ئەوە مهمەی پێغەمبەرەکانە و ئاخریشان محەممەد صلی الله عليه وسلم. مهمەی من و تۆیە کە عەلا ئەساس شوێن پێغەمبەر کەوتوین، عەلا ئەساس. ئەگەر تا ئێسەش شوێنی نەکەوتوین ئەبێ شوێنی بکەوین. و ئەمە ڕێگا ڕاستەکەیە. ڕێگا ڕاستەکە ئەوەیە کە پەیامی ئەو پێغەمبەرە لەدەست نەدەین و بتوانین جێبەجێ بکەین لە ژیانی خۆمان.